خاڵێکی دیکەی کەسایەتی سەرکەوتوو ئەوەیە کە هەمیشە بیر لە شتی تازە دەکاتەوە، بیر لە شتی نوێ دەکاتەوە، واتە کەسێکی داهێنەرە، کەسێکە حەزی بە نوێگەریە، نایەوێت لە خاڵێکی چەق بەستوو بمینێتەوە و گۆڕانکاری ڕوونەدا، بەڵکو بەردەوام بە دوای شتی تازەوەیە، هەوڵ دەدە شتی تازە فێربی، هەوڵ دەدا گۆڕانکاری نوێ بێتە ئاراوە و باوەڕیشی بەوە هەیە کە کەسێک ئەگەر پێشنیارێک ڕەخنەیەک شتێکی بنیادنەری هەیە گوێ بۆ بگریتن و پێشنیارەکەی بە هەند وەرگری و گۆڕانکاریەکە لەسەر پێشنیاری ئەو بکاتن. جگە لەوەش کەسایەتی بەهێز کێشەکانی خۆی دائیمەن بە حەکیمانە چارەسەر دەکات، گرفتەکان بچووک دەکاتەوە، واتە گرفتی گەورە بچووک دەکاتەوە، نایە گرفتەکی بچووک کە هەیە زۆر گەورەی بکە، زۆر تەشەنەی پێ بدا، دنیای تێ بگەێنی، بە دوواداچوونی ورد بکاتن، بزانین ئەو کێشەیە لەکوێ سەری هەڵداوە و هۆکارەکان و نازانم ئەو شتانە یەقەی ئەم و ئەو بگریتن ئەوانە، نا، ئەو بە دوای چارەسەردا دەگەڕێت. ئەو نایە کێشەکان قوڵ بکەوە بزانێت چییە، هۆکارەکان لەکوێوە سەرچاوە دەگری، بەڵکو دێ هۆکارەکان خۆی بە حەکیمانەی خۆی دەزانی لەکوێ سەرچاوە دەگری، بەڵام لەگەڵ ئەوەشدا دێ یەکسەر چارەسەریان بۆ دەدۆستەوە، واتە ئەو زیاتر بە دوای چارەسەرە، نەک بە دوای ئەوەی کە کێشەکان گەورەتر بکاتن. خاڵێکی دیکەی ئەوەیە کە بە هەموو شتێک ناڵێ بەڵێ، واتە ئەو دەزانی بەڵێ خۆشەویستت دەکا، بەڵام دایمەن ڕێی خۆی هەیە، وشەی ناش دەزانی بڵێ، چونکە ئێستا زۆر بەمان زۆر کەس هەیە لە شەرم دەکا یاخود ترسی هەیە ئەگەر کەسی بەرامبەر داواکاریەکی لێ بکە پێ بڵێ نا، چونکە نا هونەرە، دەبی دەری ببڕی، هەروەکو چۆن بەڵێکردن هونەرێکە، دەبی بزانی بۆچێ و لەگەڵ چێ بە چێ دەڵێ بەڵێ، لەبەر چ شتێک دەڵێ بەڵێ، چونکە بیرتان نەچی هەر کەسێک بەڵێ بۆ هەر کەسێ بکە واتە قەرزێکە لە ملی خاوەنەکەی دەبی بیداتەوە. بەڵێ خۆشەویستت دەکا، بەڵام نا ڕێزژیراوت دەکا، واتە کەسایەتی تو زیاتر دەپارێزی. بۆیە کەسایەتی بەهێز ئەو کەسانەی کە کەسی بەهێزن وشەی ناش دەردەبڕن، نا بەومانایی نا کە تو بێڕێزی یاخود بێئەدەبی دەنوێنی بەرامبەر بە کەسی بەرامبەر، بەڵکو نا واتە ئەمن بەیڕە و پرۆگرام و بەرنامەیەکی تایبەت بە خۆم هەیە لەگەڵی بەڕێستان وێک نایەتەوە، بۆیە پێت دەڵێم نا. هەتا تێبینیش بکەن کە ئەو کاتێک کە دینی ئیسلام دێ، ئاینی ئیسلام دێ، یەکەم شتی شایەتمان بەوە دەست پێ دەکات بە لا ئیلاهە ئیلا الله. لا واتە نا بۆ کاری نابەجێ، نا بۆ کاری خراپ، نا بۆ پەرستنی سەنەم، نا بۆ زیندە بەچاڵکردنی ئافرەتان یان کچان، واتە لەوێوە ئاینی ئیسلام خۆی فێری ئەوەت دەکا کە تو بڵێ نا. ئەو نایە واتە ڕەتکردنەوەی کۆمەڵێک شت کە لە بەرژەوەندی مرۆڤایەتی دانیە، لە بەرژەوەندی ئینسانیەت دانیە. کاتێک کە شایەتمان بە لا ئیلاهە ئیلا الله دەستی پێکرد، واتە هیچ خوایەک بوونی نییە جگە لە بوونی ئەڵڵا، لەوێەوە فێری ئەوەت دەکا کە ئەتوو کۆمەڵی شتی دیکە سووربی لەسەرەوەی نای بۆ بەکاربێنی.